ئەم کاتتان باش بەڕێزان، من ژینۆ مەحەمەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. بۆ خۆتان ئەزانن زیاتر لە 10 ڕۆژە مانگرتن و خۆپشاندانی لایەنگرانی ڕەوتی سەدر لە بەردەم پەرلەمانی عێراق لە ناوچەی سەوزی شاری بەغدا بەردەوامی هەیە و تا ئێستا ئەوەی کە دەبینرێ هیچ ئاسۆیەک نییە بۆی کێشەکانی نێوان چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر چارەسەر بکرێت. بۆچی؟ چونکە سەقفی داواکاریەکانی ڕەوتی سەدر بەرز بۆتەوە لە گۆڕینی بربژێرکردنی محەممەد شیع سۆدانی بۆ پۆستی سەرۆکوەزیران کە دەستپێکی خۆپشاندانەکان لەسەر ناوهێنانی بربژێری سەرۆکوەزیران بوو. ئێستا داوای هەڵبژاردننی پێشوەختە و هەڵوەشانەوەی پەرلەمان و گۆڕی سیستمی سیاسی عێراقی دەکرێت. تا ئێستا چوارچەوەی هەماهەنگی کە بوونەتە دوو بەرەوبەرەیەکی زۆر لەگەڵ داواکارێکی سەدریشان بەرەیەکیشیان واتە بەشێکی دیکەیان هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە واتە ئەتوانین بڵێن دژی داواکارێکی سەدرن. هەرچەندە وتمان زۆری لە پاڵپشتی بڕیارەکەی سەدرەکە، بەڵام بڕیاری کۆتایی نەدراوە لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە کە ئایا هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێتەوە یاخودنا. وەک خۆیان دەڵێن ئەمە بە کۆبوونەوە و ڕاوێژی سەرجەم لایەنەکان دەبێت و کارێکی هەروە ئاسان نییە تەنها لایەنێک داوای ئەو هەموو داواکاریە بکات و جێبەجێ بکرێت. بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا باسی بکەین ئەوەیە کات ئایا عێراق تا چەندی تر دەتوانێت بەم دۆخەی ئێستاوە بمێنێتەوانێ. ئەمانە بە تایبەت دۆخی عێراق بابەتی گەرمی ڕۆژە، بۆیە بە بەردەوامی شرۆڤەی دەکەین تا ئەو کاتی بزانین عێراق بەرەو کوێ هەنگاو دەنێت و چۆن کێشەکانی چارەسەر دەبێت. میوانەکانمان لەگەڵ هەریەک بەڕێزان کاتۆ سعدوڵا شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری عێراق کە بەڕێزیان لە واشنگتنەوە لەگەڵمان دەبن بە سوپاسەوە، هەروەها بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی ناوەندی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی، بەڕێزیشیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبن کە بەڕێزیان کەمێکی دیکە لەگەڵمان ئامادابێ. دەچمە لای بەڕێز کاتۆ، دەسەکەم با گفتوگۆکانم لەگەڵیدا. بەڕێز کاتۆ شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با لەو پرسیارە گشتیەوە دەست پێ بکەم، ئایا داواکردنی ئەنجامدانی هەڵبژاردنەوەی پێشوەختە لە عێراق کە سەدر داوای کردووە ئایا لە ڕاستیدا ئەمە کارێکی باشە یاخودنا؟ شەف باش بووتە بوو میوانێتت بەڕێز و هەمی بینەرێت کوردستان 24. بڕاستی وەزعی عێراقی ئەڤروکە وەزعێکی ئاندووخەکی زۆر ئالۆز بی پشتی و ئەمزانین مقتدە سەدر خوکێشە بەرلەمانە عێراقی و هەمی ئەندامێت خوکێشان الوێرە دووخەک درز بی پشتی و ئەمدبێژینە ئیتار تەنسیقی ئەوانە و وەکیتە گوتی محەممەد شیع سودانی هەلبژاردن و ژبلی هندك مشكلة ديجي بيت ام راستية روم بكين يعني كو حتى چتي قهشتن نقهشتن اتقهشتن كينو بين هردو حزبت كرديجي يعني بارتي ويكيتي كو بو سرو كومار كيدا بتسرو كومار الفيريجي اوجي دوخك بي براستي وضع عراقي يعني براستي ايكونومي وكيتا قوتي بي قرمي وبي كهربائي صدری رابی کو اف وکیم بجن ده روزه خو پیشاندنا ناف پرلمان و منطقه الخضراء دا و ازد بینم کو چه گفتگوجی قبیل ناکت الگل او وکید بجن اطار تنسیقی الویره ازد بینم کو عراق برو آلوزیه پتر ده چتن وكي أمد بيني جي وكي ولاتي دي وكي أمريكا وكي بلاس خارت وأبتاني جي شوف ديرية قرن كادي شل وضع عراقي وأفريقيا أمي برس كاتو ما بس تشيا كعراق برو آلوزي زياتر داتشيت ما بس دوي بيك دادانا ياخد هرنا لروي تنقجي سياسية أو دوخي كيسا زياتر آلوز دابت نخير كو حميد تشتكو وكي مدبينين وكي قفتو قو نبت نوف بين يعني زور فرقه ساكي خوشكم يعني تببينا بري وقتها كر آلوزيك دروز ببا حمو سروكت وان حزب سياسية عراقي كرد وسنة وشيعة بيك فترنشتنا خاري وقهشتنا وكي مدبيجين حلكي بله افجاره امد بینی ناف بینان دا گابکی گلک مازن دروز بی يعني مقتدى صدر هيج قبول ناكتن يعني كو دست خوب كتا دست سركرداتية حزبات الشيعي وكي مالكي وكي قيس خزعلي هر وصا كردجي تبيجن كو أبا نا مشكلة مايا وسنة جي تظاني وضعي سنة شوانا
الفيري أزد بين مش برهن دي أجر هاتو تشقفتو جوجي نبن دي مسألة أولو ستربتن وديش دست حميو جدر كبتن قصدا من دست بون سياسة مدارت كو أفرو كحكمي العراق كان زۆر باشە دەگەڕێم وڵات بەڕێز کاتۆ بەڕێز بەهرۆز جعفەر شەوتان باش سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان پێم خۆشە باسی ئەو بکەم لەگەڵ بەڕێستانە بۆ خۆتان نەزانن کە عێراق ئەزمموی لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە هەیە هەر لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کە گرژی و ئاڵۆزێکی زۆری لێکەوتەوە بە سەدان هاوڵاتی کوژران شەهید بوون بە هەزارانی دیکە بریندار بوون و بەم ڕۆژە گەیشتووە ئایا پێشبینیەکەن ئەم هەڵبژاردنە پێشوەختەی کە سەدر داوەیە کاتەوە گرنتی هەبێت بۆ ئەوەی کە عێراق بباتە دۆخێکی ئارامتر؟ شەوتان باش سپاس بۆ میوانە بەڕێزەکەت و سپاس بۆ ئێوە بینەرانی عزیز لە واقعدا من ئەمێ نمونەیەک باس بکەم ئەم ڕۆژ لە تەلەڤیزیۆنێکی عەرەبی و کوردیش باسم کرد کاتی خۆی بەڕێز ئیمام جعفەری سادق خوێندکارێکی هەبوو ناوی ئەبی حەنیفەی نەعمان بوو ڕۆژێک لێی پرسی وتی تۆ ژیان چۆنە بینی وتی ژیان باشە و خراپەیە ئەوش گوتی خۆڕەنگە زۆر جار ئاژەڵێکیش باشەیەک و خراپەیەک بناسێتەوە وەنیە ئەزانەی چێنانیەداتێ و چێش بەردی تێئەگرێ بەڵام دوجار پێی گوتی ژیان بریتە لە جیاکردنەوەی دوو خراپە ئەو خراپەیان کە کەمتر خراپە و کەمتر زیانی هەیە و کەمتر ئەهوەنی هەیە ئەبێ ئەوە هەڵبژێری لە عێراقا دۆخێک دروست بووە هەمووی هەر خراپە هەموو سیناریۆکان هەر شەڕن لەبەرەوە تۆ ئەبێ دەست بۆ ئەو شەڕە بەری دەست بۆ ئەو خراپەیە بەری کە کەمتر زیانی هەیە عێراقا بەگشتی ئەو خراپەیە کە کەمتر زیانی هەیە بەڵام دووبارەبوونەوەی هەڵبژاردننی پێشوەخت کارتێکی زۆر ئاسان نییە عنی لانی کەم خاترت بگرم من ئەم ڕۆژ لەگەڵ ناوەندە عێراقیەکان و زۆر بەرپرسی عێراقیە گفتوگۆمان لەسەر ئەمە کردووە وەکو ناوەندەکەی خۆمان ئەڵێن خاترە بگرین ساڵێکی ئەوێ ینی ساڵێکی ڕێکی ئەوێ تۆ بتێ دووبارە هەڵبژاردن بکەیتەوە بۆ لەبەرەوەی یەک لە سەرسێ ئەندامانی پەرلەمان ئەبێ داوا بکەن ئەم پرسە بخرێتە دەنگدانەوە دوایی ئەغڵەبیەی بەسیتە 50 زایدەن یەک لە پەرلەمانە ئەمەیەک لای بکەنەوە دەنگ بەوە بدەن هەڵبژاردننی پێشوەختە بکرێت دوایی دوو سەرۆکایەتەکەی تر دەنگی لەسەر بدەن دوایی مفەوەزیە بگۆڕێت دوایی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە دوایی 6 ڕۆژ بدرێتە ئەوەی کە انتخابات بکرێت ئەنجا دوایی ئەوە یعنی نزیکەی ساڵێکی ئەوێ ئەم جێرە و بەرەیە لەبەرەوە ڕووداوەکانی ناوخۆی عێراق ڕووداوە ناوچەیەکان ڕووداوە جیهانیەکان واناخوازن عێراق لە بەردەم ئەگەری باشە بەتایبەتی من بەڵێ کاتت دەدەمێ قسە بکەی گریمان هەڵبژاردننی پێشوەختە ئەنجامدرایەوە بەڵام کێشەیەکەی ئەویش یاسای هەڵبژاردنە بۆ خۆتان دەزانن کە دادگای فیدراڵی داوای کردووە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوانێ ئایا دەتوانرێ هەموار بکرێتەوە بەو کاتەکەمەی کە لەبەردەستدایە و داوای هەڵبژاردننی پێشوەختە کرێ لەم پرسیارەی جەنابتا دوو عوامل هەبوو یەکێکیان دادگای فیدراڵی و دووهەمیان هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر تۆ قسەی لەسەر پێ یەکەمیان دادگای فێدراڵی ئەو ڕۆژانە براندن ئۆڵێری هاوڕێکی ئەزیزە لە زانکۆی پەنسیلڤانیا پرۆفیسۆرە خۆی ڕاوێژکاری نووسینەوەی دەستور بووە ئەو ئەڵەیە دادگای فیدراڵی خۆی دادگایەکی نایاسایە لەبەرەوەی بەپێی مادەی 92 لە دەستوری عێراق پێویستە دوو لە سەرسێ ئەندامانی پەرلەمان دەنگ بدەن بۆ ئەوەی ئەم دادگای فیدراڵیە دروست بێت بەڵام ئەمە ڕووی نەداوە کەواتە دادگای فیدراڵی خۆی نادەستوریە ئەمە ئەو وەڵێ اینجا کەواتە وەکو گوتم ئەمەش هەر شەڕە یعنی لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد بەڵام شەڕێکە کە ئەوەنترە یعنی زیانی کەمترە اینجا لەم حاڵەتەیە یاسای هەڵبژاردننی ژەر ئاسان نییە هەموار بکرێتەوە اینجا خاڵێکی زۆر زۆر گرنگتر هەیە لێرە خاتون ئەو ژەوەیە کە عێراق ئەزمموی زۆر لەگەڵ هەڵبژاردن هەبوو بەگشتی کە هەڵبژاردن دەردی عێراق چارەسەر ناکە من ئەزانە لە ساڵی 2002 بیگرین 4 هەڵبژاردن کراوە لە عێراقا هەموو جارێگەوانی کە زۆرینەی دەنگێنن ناتوان حکومەت تەشکیلکەن دۆڕاوەکان دێنراوی تەشکیلکردنی حکومەتەکەن مثلا لە ساڵی 2010 بەڕێز ئەیاد عەلاوی 91 کورسیەنا دواتر بەڕێز مالیکی حکومەتی پێگەێنا کە کورسیەکانی هاوشەوەیەوەی عەلاوی کورسیەکانی بەرز نەبوو یعنی دەنگەکانی بەرز نەبوو دوایەوە لە 2014 بە هەمان شێوە ئەم حاڵتە دووبارە 13 دووبارە بۆ دوای ئەوە کە عەبادی بەڕێز عەبادی دەنگی هێنابوو نەشێنابوو بەڵام مالیکی بردبووەوە اینجا عەبادی حکومەتی پێگەێنا اینجا کۆتا جاربینیمان بەڕێز عادل عەبدولمەهدی خۆ یەک کورسیشی نەبوو حیزبیشی نەبوو نەتیجەی ڕێک نەکەوتنی لایەنەکان ئەمیان هەڵبژارد
هەموو شەقامی عێراقی باشە، حیزب لایەنەکان حیزب لایەنە سیاسیەکان شایەدی ئەویانە داکە لەم عەبادی هەڵبژاردنەدا نزیهە و مقتەدا ئەتوانێت سەدر دەردی ئەو وەزعە چارەسەر بکات. مقتەدا سەدر بۆ خۆتان نەزانن کە زۆری نەبوو بۆ خاوەنی 73 کورسی لە نێو پەرلەمانی عێراقدا، بەڵام ئەنجامەکان قبول نەکرا، یعنی ڕێگە نەدرا کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانیەوەی کە سەدر داوای کرد پێک بهێنرێت دوجار کشایەوە، کەواتە لە عێراقدا پرسیارەکەمی بۆ شێوەیە بیکەم دۆڕا و براوە هەر کامێکیان بێ داوای پێکەنانی حکوومەت بکەن سەر ناگرێ بۆچی؟ جا من ویستم ئەو مەبەستە تەواو بکەم. خۆ مەسەلەن لە ساڵی 2010 هەموو لایەنەکان دەنگیاندا بەڕێز عادل عەبدولمادی و شایەتی چاکەیان بۆ داوە ئەویش بەرنامەیەکی تێر و تەسەریە بوو بۆی کێشەکان چارەسەر بکە، بەڵام بینیمان خۆپیشاندانەکانی 2019 800 گەنجێم عێراقیان بە کوشدا یا تیرۆر کرد و دەیان هەزار گەنجیش بریندار بوون و قوربانیەکی زۆر هەبوو. عادل عەبدولمادیان لابرد. ئایا بۆچی مەسەلەن عادل عەبدولمادیان لابرد، بەڕێز عادل عەبدولمادیان لابرد و خۆپیشاندانیان بەسەرا کرد؟ ئەنجا دوایەوە کازمی هاتووەوە بەسەرۆکایەتیانی عێراق ئەگەر وردی کەیتەوە هیچ کام لە سێسەرۆکایەتیەکە شەرعیەتی جەماوەریان نەماوە. من نمونەیەکە پێڵم چەند ڕۆژێک هەفتەیەک پێش هەڵبژاردننی ئۆکتۆبەری 2021 ڕاپرسیە کراوە ئیسمارەی استبیان تەوزیع کراوە لە زۆربەی پارێزەکانی عێراقا، موسسەی بەیان بۆ دراسات و تەختیت ئەم ڕاپرسەی کردووە 11% شیعە لە عێراقا تایەفەی شیعە پێیان وایە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئەتوانن ژیانێکی باشتر و فۆرمێکی باشتر لە حکومڕانی بێتە ئاراوە. 14.8% سونەکان پێیان وایە لە ڕێگەی هەڵبژاردنەوە گۆڕانکاری لە عێراقا ئەکرێت و کورد 30% پێی وایە لە ڕێگەی هەڵبژاردنەوە گۆڕانکاری ئەکرێت. کەواتە یعنی هەر بە پێ هەڵبژاردننی 2010 و ئەمە هەڵبژاردنەی کۆتا هەڵبژاردننیش بێت بەشێکی زۆری شەقامی عێراقی نەچوونەتە سەر سندوقەکانی دەنگدان. بۆیە من قەناعەتم وایە جگە لە ڕێگەی توندوتیژی ڕێگەیەکی دیکە هەیە کۆتا جار بە دووسێ دێڕیان بە چەند وشەیەکی مەرجعیت لە عێراقا ئەکرێ قسەی کۆتایی بکرێ و ئاوێک بکرێ بەم ئاگرەیە مەرجعیت بتوانێت کێشەکەی گلای بکاتەوە لە کۆتاییدا و قسەی کۆتایی بکات. زۆر باشە دەگەڕێمە وڵات بەڕێز کاتۆ بۆ خۆتان نەزانن ئەو هەڵبژاردنە پێشوەختەی کە ئەنجام درا لە کۆتاییدا ئەنجامەکەی بە هەڵبژاردنێکی پاک و بێگرد ناوبرا هەتا گەیشتە ئەوەی کە نەتەوەی گرتوەکانێکێتی ئەوروپا ستایشی و هەڵبژاردنیان کرد، بەڵام ئەنجامەکەی قبول نەکرا. بۆچی ئەنجامی هەڵبژاردن سندوقی دەنگدان لە عێراقدا قبول ناکرێ؟ ئایا ئەمە متمانەی لای هاوڵاتیان هێشتۆتەوانێ؟ تزانی مشکلة الكيبة مشكلة كو اف حزبت هنيك وصال 2003 وكي امريكا هاتي وعراق خلاص كريش صدامي اوان حزبا وكي بيجن سيناريو وانا هر او بي هر او حكمي بكن مالكي شو جعفري هات مالكي هات ديف مالكي دو دوري انتخابي هر شو وكي قوتي باروزيك ايات علاوي نطوي كرسينا بل مالكي قبل نكر هذا حمي سبب اف سياسيتنا خلق عراق ايدي باري نما قد بيجت اگر از شومو بدنگي خدا وكي مديتي في هالبجاردنا دماهي مديد كو مقتدى الصدري حفتي وسي وكي بيجن كرسي ايناد بل دادگاه فدرالي كو هاتو تفسير كرو دستور تفسير كرب وكي خو حمو تشتك دا وكي ام بيجين اطار تنسيقي ونكر 220 كاس آماده بين البرلمان وكو دنگي بدن بو سروك كوماري وسروك وزيراني اگر ما كو افهل بجاردناني ابو ازد بينم كو مقتدى الصدر داودكت كو جارك دي بچنا هل بجاردني زحمته زور زحمته چونكو ايك حزبت شيعة قبول ناكن شكو زانن او جارة بچنا هالبجاردني دي قلق كرسيك ابت اينا دي جدي قصارت بن برس كاتو توانين بلين تنكجاكاني ام جاري عراق بأولويات بدينا دادگای فدرالي كأو بوته هوكاري ام دوخة نالبارة قرجي وآلوزي عراق بله حتما دادگای فدرالي حمي اف دوخاهنه هات درست کرنه سبب او بي دادگاه فدرالي يعني نمونه که بوتا بيجم خلق عراق الانتظار بين حكومتك بيتا تشكيل کرنه دادگاه فدرالي چو قرار ایناده داره ضد هرما کردستان بو مثلا و نفته
يعني باشا. أبي شو علاقة في وقتي دا بەڕێز هي کاتۆ القلب بل اكتشتي بجم بۆچی هەر لەسەر دادگای فیدرالی دەمێ بپرسم بۆچی دادگای فیدرالی تەفسیری جیاواز بۆ کوتلەی گەوراکە لە پەرلەمانی عێراق لە 2010دا تەفسیرێکی کرد لە ئێستاشدا تەفسیرێکی جیاوازتر دەکات کە دژی 2010 دادگای فیدرالی بۆچی ئەمڕۆ لاگێڕێت نخير دادگاه فدرالي نبو كتلي قورة يعني اول ناف شيعة ذكر نخير بوان حزباكر او حزبت كو ايران بشجيرية لتقرت بيتن باخبين تازه بروني اجبر هندي يعني افريكا مقتدى الصدر وقت قوتي يعني براستي دوخات دي يا وان حزبا كو برينوكا حتى 2014 امريكا دست تيوردان هبي لنا في سياسة عراق ايران هر وصا بل افجار منديت امريكا وولات دي كو دستگيري كرتنا في سياسة عراق دو هر وصا ايران يجب بشي وقتي كيمتر نابجم نبي دستكاري في هنده دا بل افا يعني واضح بملة عراق ايران زور تأثير اخو هيا سر سياسة عراق قد وناكتا شيعة ببنا چند پارچک او حزب دي وكي حزب كردي وحزب سنجي زختك الوان زور باشا جبر هنده مديد فيدرالي يعني دادگاه فيدرالي وكي مقوتي چد علاقتك تهيا توت في وقتك وزور حساس بي ترابي في قرار ونفت تبيني درجي كردستان نعم بارستان لواشنطنوا چۆن دەڕوانە دەستێوەردانی وڵاتانی دراوسێ و ڕۆڵی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا چییە لەم هاوکێشە سیاسی عێراقدا؟ والله أسبو دورة أمريكا يعني منظور بيوانديل قال أو كسد صاحب قرار كل فيري واشنطن أو وكي أزد بينهم وقال آخفتنت وانا وكيد بيجن بس وكيد بيجن دي سحكينا وضعي دي تشليعتن هيك نفن خونزيك بكن وهيك تأييدا كناكن بو فيلاي عن بو فيلاي بيشت أفا بروبلاما عراقي فيتن في دوخين بين خدا وكيد بيجن شاركي ببينن بو أفاجي خرابة راستي خرابة بلي هكرهات واگر دیتن دوخا عراقی کو سیستما عراقی سیاسی کو دید هلوشتن ازد بینم هنگه دی ولات وکی امریکا دی جارك دي يعني نابتن خوب بهلتن کو بس وكيد بيجن سحكة وضعي نخير دي تداخل كتن ودي قوة تداخل كت بس نقاشتي ويحدي بس أفريكا وكي أزد بينم هیچ چاره نینه و دوخه مستر لیتیتن و دی خراب ترجی لیتن دست خوش برایس کاتو هلبت دقره مولاد برایس بهروز جعفر هندك سيناريو هي استا لعراق دابوي جيب جيب كريديك لوانا دوباره بونوي هلبجامني پیش وقتا كباس بان کرد و ام دو خبر و گرجي و الوزي زياتر بروا كوي كبرس كاتوش باسي كردو بو خوشت هاورابي لدس بيكي قصه كانتا و سيناريو كي ديك اويا ك حكومتكي كاظمي بردوام بيت آیا ام سیناریوانه کامیان جێبەجێ دەکرێت یاخود ئایا سیناریوی دیکە هەیە لە بەخوێندنەوەی بەڕێستان؟ سپاس دووبارە وڵای خاتون سیناریۆی تازە ئەوەی کە ئێستا وەزع عێراق وەکو بازاڕی بۆرسەی لێ هاتووە یعنی بە سەعات ڕووداوەکان ئەگۆڕێن موقفەکان ئەگۆڕێن دەستێوەردانی دەرەکی هەیە بۆ خۆتەزانی ڕەگ و ڕیشەی عێراق لە دروستبوونیەوە تاوەکو ئێستا لە ناوخۆی خۆیان نییە چێشتەکان لە دەرەوە گەرمەکرێن لە ئێران گەرمەکرێ لە ئیمارات گەرمەکرێ لە بەریتانیا لە ئەمریکا دەستێوەردانی دەرەکیە ینی عێراقی بەڕاستی بێزار کردووە و لە عێراقیشا دوو جیهەتی زۆر ینی ناچوونیەک هەن جیهەتێکیانەیە نان ستەیت ئەکتەرن یان جهتی میلیشیاکانن کە هێزی نادەوڵەتین و هێز بەدەستی ئەوانە جهتێکیش هێزی دەوڵەتیەکە هیچی بەدەست نییە گرفتی عێراق لەوێەوە سەرچاوە ئەگرێکە هێزی دەوڵەت یان دەوڵەت بۆیە دەوڵەتە بۆی پاوەری هەبێ بۆی پرستەج و هەیبەتی هەبێ بەڵام دەوڵەتەکە لە عێراقا هەیبەتی نەماوە و پاوەر و هێزی بەدەستەوە نەماوە یعنی سەرەتایی هەڵبژاردنەکە کە کۆتایی پێهات لە ئۆکتۆبەری 2021 بینیتان لە ڕێگەی درۆنەوە مەسەلەن هێرشکرایە سەرماڵی سەرۆک وەزیران تۆ ببینە ناوچەی سەوز منتیقەی خەزرا لە عێراق ڕووبەرەکەی 10 کیلۆمەتر دووجایە
16,000 پاسەوانی هەیە لە مخابرات و لە دژە تیرۆری عێراقی و لە پۆلیس و لە سوپا و لە فیرقە و جگە لەوەش 38 باڵێۆزخانەی لێ باڵێۆزخانەی ئەمریکای لێ پەرلەمانی لێ حکوومەتی لێ ئەمانە عامەی لێ ماڵی هەموو بەرپرسانی عێراق ناوچەی خەزرا و منتیقەی سەوزە بەڵام عێراق 10 کیلۆمەتر دووجای پێ ناپارێزرێ ئێمە وەکو کرد چۆن سبەینێ داوا بکەین کە عێراق بێت شەڵگەی کۆرمۆر کە ڕوبەرەکەی 270 کیلۆمەتر دووجایە بپارێزێ لە دەستی میلیشاکان بۆیە لەم عێراق ئەم دوو جۆرە هێزە ناچوونیەکە هەن لەبەر ئەوە دۆخەکە خەتەرە لەبەر ئەوەی هەردوو لا هێزیان هەیە هەردوو لا درۆنیان هەیە هەردوو لا چەرخ سوسووکیان بەدەستە خۆپیشاندەران لەلایەن هاوڵاتیانەوە لەلایەن لایەنگرانی سەدرەوە بۆ نمونە گۆڕینی دەستور هەڵوەشانەوەی پەرلەمان گۆڕینی سیستەمی حکومڕانی لە عێراقدا ئەمانە ئاسایی و یاساین ئەمانە کە لەلایەن هاوڵاتیان و لایەنگرانی سەدرەوە بوترێ لە نێو گۆڕەپانی خۆپیشاندەراندا من ئەتوانم زۆر بەڕەهای قسەکردنش باش نییە لە سیاسەتتا بەڵام تا ئاستێکی زۆر تا مطلقیەتێکی زۆر گۆڕینی دەستور مەحاڵە بەڕێز موقتەدا سەدر بتوانێت دەستور بگۆڕێ لەبەر 4 خاڵی سەرەکی خاڵی یەکەمیان بەڕێز موقتەدا سەدر کۆمەڵێک نەیاری سەرسەختیەکە هەموو ئەم نەیارانە قوڵایی سەربازیانەیە قوڵایی کۆمەڵایەتیانە قوڵایی ئیداری و سیاسیانەیە هێزەکانی حەشدی شەعبی و ئیتارن ئەمە یەک دوو کورد لە عێراقا قبول ناکات کە دەستور دەستکاری بکرێت چکە مادەی 140 هەیە کەرکووک هەیە پرسینەتەوەی نیشتیمانیمان هەیە ئێمە لە عێراقا بە دوای مافەکانی گەلی کورد کەوتون نەک بە دوای مافەکانی کۆمەڵێک خەڵکی دیکە کە لە ئاستی باڵایە لە عێراقا نوێنەرایەتیەکەن لەسەر حسابی کورد لەوێن بگرە گەر پێیان بکرێ خەریکی بنکۆڵکردنی کشانی هەرێمی کوردستانیش ئەبن ئەمە فاکتەری دووەم فاکتەری سێهەم بەڕێز موقتەدا سەدر دەستکاری کەسێکی زۆر ترسناکیشی کردووە کە جاکردنەوەی مەرجعیەتە ئەو ململانیە ئاینیە ئایدۆلۆجیەی کە هەیە تاوەکو ئێستا لە جیهانی شیعە ئەمە ڕووی نەداوە کە یانەوێ حەوزەی نەجەف لە حەوزەی قوم جا بکەنەوە ئێران وڵاتێکی زلێزە لە ناوچەکەیە دەوڵەتی قوڵ دەوڵە عەمیقە لە ئێراندا بەردەوام سیناریۆی حاضری هەیە بۆ ڕوبەڕوونەوەی تەعەداتیەکان لە دەوروبەری خۆیدا بۆیە ئەم پرسە قبول ناکرێت لە ئێرانەوە لایەنە عێراقیەکان بەتایبەت شیعەکان پەشیمان لە دەستور لەم دەستوری کە ئێستا هەیە بێگومان ناڕەحەتن لەو دەستورە چکە لە دەستورە هەر هیچ نەبێت بە نسبەت کوردەوە بەڵام خۆ دەنگیان پێداوە هەموو دەنگیان بەو دەستور هەموو دەنگیان پێداوە کاتی خۆی بەڕێز بەڕەحمەت بێ کاک دکتۆر نەجمەدین بانگێشتی کردین بە ئۆنلاین لە واشنگتن کوردش ئینستیتوت پانێڵێکیانە بوو کە من دەستم بە قسەکردن کرد بەڕێزێک ناوی پێتر گاڵبڕێز بوو دیارە نوێنەری هاوپەیمانان بۆ لە عێراق لە دەوروبەری ساڵی 2050 قسەکانی پێ بڕیم گوتی ئێمە بۆیە دەستوری عێراقمان نووسیوە یعنی بە سەرپەرشتی ئەمریکا ئەو دەستورە نووسراوەتەوە لەبەر ئەوەی جارێکی تر ئەو دیکتاتۆرەتەی پێشوو دروست نەبێتەوە پێکهاتەیەکی وەکو سونەی سەردەمی سەدام حوسێن پێکهاتەکانی دیکە جینۆساید بکات بۆیە ئەم دەستورە دەستورێکە بۆ لە پێناو هاوسەنگیان نووسراوەتەوە لە ساڵی 2050 بۆی پێکهاتەیەک دیکتاتۆر نەبێت و پێکهاتەکانی دیکە بچەوسێنێتەوە ئەمە خاڵێکی ئەساسە بۆیە دەستکاریکردنی دەستور من پێم وایە زۆر ئاسان نییە و زۆر قورسە لەلایەن بەڕێز موقتەدا سەدرەوە کە پێشکەش کە تەرحی کردووە بەس خۆشپەیامەکەت زۆر ڕوونە و گەیشت بەڕێز کاتۆ دوا پرسیار بۆ بەڕێستان بە کورتی وەڵام بەرەوە سوپاس دەکەم لە عێراقدا داوا دەکرێت سیستمی پەرلەمانی بکرێتە سیستمی سەرۆکایەتی قسە چییە لەسەرەوە؟ نا زۆر زەحمەتەوە کیمە گوتی و ئەو سیستەمە ئەمریکا دەینۆدی بۆ عێراقی زۆر زەحمەتە یعنی و حزبك آن وكيد بيجن مقتدى الصدر بيتن وبهالوشيدتن بل من أويديا كي هي راستي قليا كي هي خسكا يعني أبروكا كرد وكي هردو حزب ببانا يك دنگ وكي مديتو چونا بغداش بري چند سالا ها پیماني كردستان بل أبروكا أو دوخا سرو كوماري جي بين هردو حزبادا او خطايت حكومت تجبري نوكا تو ببين أبروكا سروك وزيران مسرور بارزاني وقت شوية بغداد تأكيدت كتسر دستوري كو ام حميد تشتكل دي دستوري بري استا هر حكومتا هرما كردستاني هر وفدك شوبا بغداد تنها بس دا اتفاقك كن كو ابا حصتا من بل افجارة كو سروك وزيران برز كاك مسرور بارزاني داوا هر تشتكي وقت ايت آخفتن بين هر دايديا اتبيجتن كو لازم بريدوا دستوري
بەڕێز کاتۆ سعدوڵا شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری عێراق هەروەها بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی ناوەندی میکتریانە بۆ توێژینەوەی هەرێمەتی گەلێک سوپاس بۆ بەشداری و شرۆڤەکانتان دەستان خۆش بێت باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەشان